خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەین بە قسە لەسەرەوە دەکەین هەر لە ڕێگەی هەڵبژاردنەوە چۆن دەتوانرێت کێشەکانی هەرێم و بەغداد چارەسەر بکرێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق گرینگە لە پەرلەمانی عێراق لە 4 ساڵی داهاتوو چی یەکلا دەکرێتەوە بۆ گرینگە کۆمەڵی دادگەری و کوێزێک لە پەرلەمانی عێراق بێت چەندە گرینگە خەڵک وریای فێڵی پارتە سەڵاتدارەکان و کاندیدەکانیان بێت و هەوڵی دەسەڵاتداران پارتە سەڵاتداران بۆ کڕینی دەنگ بۆ فشار دروستکردن ئایا چی لێ دەخوێنرێتەوە و تا چەندێک بایکۆتیش دەزێتە خزمەتی پارتی و یەکێتیەوە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک زانا ڕۆستایی پارێزەری ڕاوێژکار و ئەندامی پێشووی ئەنجومەی نوێرانی عێراق سەیر لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک زانا بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین ئەم هەڵبژاردنەی خولی شەشەمی پەرلەمانی عێراق تا چەند هەڵبژاردنێکی چارەنووسسازە لەو بارودۆخی کە کوردستان تێدایەتی لەگەڵ بەغداد و گرنگیەکەی چییە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، سڵاوڕێز بۆ جەنابەت کاک حەشیم بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم کە لە خزمەتی ئێوە دامە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە گرنگە و بابەتی ڕۆژە لە ڕاستیدا. بێگومان هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق کاریگەرێکی ئێزگار زۆریان هەیە و کارێکی گرنگ و چارەنووسساز و استراتیژیە لەبەرەوەی عێراقی اتحادی کە پەرلەمانێکی هەیە. ئەم پەرلەمانە شوێنی بڕیارە استراتیژیەکانە، شوێنی ئەو یاسانەیە کە کاریگەری لەسەر هەموو پارێزگاکان و هەرێم و لەسەر هەموو هاوڵاتیان هەیە. بۆیە بەشداریکردنی هەرێم، نوێنەرانی هەرێم، حیزبەکانی هەرێمی کوردستان لەم هەڵبژاردنە هیچ بەدیلی نییە. هەر دەبێت بەشداری بکەی، ناکرێت غائبی تۆ لەو مەشهدە سیاسیە گرنگە، ناکرێت غائبی لە ئەم ئەنجومەنە باڵایە کە تێیدا یاسا بۆ هەموو وڵات دەردەکرێت و موازنە بۆ هەموو وڵات گفتوگۆ لەس دەکرێت و دیایی دەکرێت و تێیدا سیاسەتی گشتی هێڵە گشتەکانی سیاسەتی گشتی ئەو دەوڵەتە کاتۆ بتەوێنێتەوێت بەشێکی لێدا و سوودمەند دەبی لە شتە باشەکانی زیانمەند دەبی یا زیان بەخش دەبی لە هەڵە و کەم و کوڕیەکانی. بۆیە چوونە ناو ئەم هەڵبژاردنەوە بەشداریکردن لەم هەڵبژاردنەوە ئەحزابی سیاسی و نوێنەرانی هەرێمی کوردستان کاریگەرێکی زۆری هەیە و زۆر گرنگە و زۆر زەیبایخە و نابێت نوێنەرانی هەرێمی کوردستان غائبن لەم ئەنجومەنە، غائبن لەم پرۆسە گرنگە کە کاریگەری ڕاستە خۆی لەسەر ژیانی هاوڵاتیان هەرێمی کوردستان دەبێت لە داهاتوودا. باشە کاکزانەوەی کە بەڕێزت باست کرد ئێستا پەرلەمانی عێراق شوێنی دەرکردنی یاسایە، بودجەیە، چاودێریکردنی حکوومەتە، ینی چۆن دەکرێت ینی هاوڵاتی کوردستان لە ڕێی هەڵبژاردنەوە ینی نەخشەڕێژیەوە بک بۆ 4 ساڵی ئایندا ئەو پرسانی کە گرینگن لە پەرلەمانی عێراق پێویست بە موچە، پێویست بە یاسای نەوت و غاز ڕۆڵی هەبێ لە شانکردنی نوێنەرەکان و دوجار ئەمەش بشکێتەوە لە پێناو ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرین کە لە ڕابردوو چارەسەر نەکراون. بێگومان ئەنجومەی نوێنەرانی عێراق وەکو پەرلەمانی اتحادی عێراقی کە سێ ئەرکی سەرەکی هەیە، ئەرکی یاسادانان و ئەو ئەرکی چاودێریکردنی حکوومەت و ئەرکی دانانی موازنە بۆ ماوەی ساڵێکیان ئەو ساڵانەی داهاتوو. لەم سێ ئەرکەدا نوێنەرانی هەرێمی کوردستان و پەرلەمانتارانی کورد پێویستە جێپەنجیان دیار بێت، پێویستە کاریگەریان هەبێ و لەوێ بن. بەدبەتی یاساکان ئەم یاسانێکە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەرەچن بەشێکیان یاسای ئیتیحادین ڕاستە و خۆ جێبەجێ دەکرێت لە هەرێمی کوردستان، بەشێکیان ئەو یاسانەنە کە پێویستی بە ڕێپێدان هەیە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە تا جێبەجێ بکرێتن و بەنسبەتی حکوومەت و کارەکانی حکوومەت و چاودێریکردنی حکوومەت و متمانەدان بە حکوومەت و ئەماش پرۆسەیەکی زۆر گرنگ و کاریگەرە کە دەبێت هەرێمی کوردستان، نوێنەرانی هەرێمی کوردستان بەرچاوڕوونیەشی باشەوە لەم پرۆسەیە بەشدار بن و ئەم لە پێکهێنانی کابینی حکوومەت و هەم لە دانانی بەرنامەی ئەم حکوومەتە کە ئاەتا چەند سوودی هەیە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان و هەروە بۆ بە دوواداسوونی کارەکانی ئەو حکوومەتە کە لەمە دووە تەشکیل دەبێت و
لێپرسینەوە لە وەزیرەکان و متابعەکردی کاروبارەکانیان تا چەند دەتوانن بەپێی ئەم بەڵێنانێک کە داویانە پێی ئەو بەرنامە حکومیە کە متمانیان لەسەر وەگرتە کاروبارەکانیان بەڕێوە دەچیت. مەسەلەی میزانیەش کە کارێکی گرنگی ئەنجومەن نوێنەرانی عێراق و هەموو پەرلەمانێکە ئەوە دەبینین ڕۆژانە کاریگەریەکەی ڕاستەخۆ لە سەرژیانی هاوڵاتیان هەیە و زۆربەی هاوڵاتیانی کوردستان معاناتیان هەیە بەدەستی ئەم بەرگە و مادانەی کە لە قانونی موازنەکانی عێراقی جێی دەکرێتەوە کاریگەری ڕاستەخۆ لە سەرژیانی خەڵک و هاوڵاتیان و بازار و فەرمانبەران هەیە. بۆیە ئەم پرۆسەیەکی گرنگە، بۆیە دەبێت بە گرنگی وەربگیرێ، بۆیە دەبێت لیستە بەشداربووەکانی هەڵبژاردن کارێکی جددی بکەن بۆی کەسانی لێهاتوو شیاو بنێرن بۆ ئەم شوێنانە کە لە ئاست ئەنجومەن نوێنەرانی عێراقدا بن. باشە، ئەو پێوەرانە چین کە پێویستە ینی دەنگدەر لە بەرچاوی بگرێ، جا چی بۆ هەڵبژاردننی وەکو حەزب چی وەکو نوێنەریش بەڕێزت هەم ئەزمموی پەرلەمانی کوردستانت هەیە و هەم لە عێراق ئەزمموت هەیە و هەم لە ڕوویاسی ئەزممونێکی گەورەت هەیە، ینی چی پێویستە، ینی چ پێوەرێک بکرێتە بنەمای دەنگدان بە حەزب بە کاندیدەکان؟ زارە بە شێوەیەکی گشتی بۆ هەر پەرلەمانتارێک پێوەەر بۆ پەرلەمانتاری کارا و لێهاتوو کە بتوانێت ئەرکەکانی خۆی بەڕێک و پێشی ئەنجام بداتوە جێپەنجەی دیاربی لە کارەکانی ئەنجومەن نوێنەرانی عێراق پێویستە ئەو پەرلەمانتارە پێش هەموو شتێک لە بوارێک لە بوارەکان شارەزای هەبێ، یەک لە بوارانەی کاری پەرلەمانی شارەزایەکی باشی هەبێ و اختصاسی هەبێتن، بۆیە کە چوە پەرلەمان بزانێت لە کام لیژنە ئیش دەکا و لە کام بوار ئەسپی خۆی تاو دەدات و کەلێن دەگرێتن. خاڵێکی تر مەسلەی زانینی زمان بۆ گەیاندنی پەیامەکەی خۆت زۆر گرنگە. ڕاستە ئێمە بەپێی دەستوری عێراقی بۆمان هەیە بە زمانی کوردی قسە بکەین، بەڵام ئەگە بە زمانی کوردی قسەت کرد و کابراایك هات وەری جێڕاستە زمانی عەرەبی و پەیامەکە بەڵێڵی و بە تڵخی گەیشت بە بیسەران و بە هاوڕێکانت لە ئەنجومەن نوێنەران نەتوانی ئامانجەکە خۆت پێشی کەواتە ئیسمان نەکرد. زمانزانی زۆر خاڵێکی گرنگ و ئەساسیە، پێویستە عەرەبی زانێکی باش بێ بۆی بتوانێت ڕایەکانی خۆی بە جوانی دەربڕێت و بە ئاسانی بتوانێت قەنەعات بە بەرامبەرەکەی بێنێت. سێم خاڵ بەڕێی من پێویستە ئەو کەسانی دەستە پەرلەمانی عێراق پاشخانێکی سیاسیان هەبێ، واتە سەرودەریان لەگە سیاست هەبێ، لە سیاست تێبگەن، بزانن ئەو معادلە سیاسیانە چینەکە لە ناو ئەنجومەن نوێنەرانی عێراق مامەڵەی پێدەکرێت لە دەوروبەر لە هێزە هەرێمیەکان، هێزە نێودەوڵەتیەکان، کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی لە عێراق پێویستە لە سیاست شارەزا بێت، ناکرێت چونکە بتوێنێتەوە پەرلەمان وێڕای ئەوەی کە مؤسسەیەکی تەشریعیە بەڵام دەسەڵاتێکی سیاسیشە و هەڵبژاردنیش پرۆسەیەکی سیاسیە. سەبارەت بە دەنگدەران پێوەریان چی بێ بۆ ئەو لیست و کاندیدانێک کە ئێستا لە هەڵبژاردنەکە خۆیان پێشکەش کردووە و لیستیان پێشکەش کردووە و دەیانوێت خەڵک دەنجیان پێ بدا. بەڕێی من دەنگدەرانی هەرێمی کوردستان پێویستە ئەو خولانەی ڕابردووی ئەنجومەن نوێنەرانی عێراق بکەنە پێوەر. ئایا لەم خولانەی ڕابردوو چ فراکسیۆنێک توانیتی خزمەت بە هەرێمی کوردستان بکە؟ چ فراکسیۆنێک ڕێگر بووە لەوەی کە هەندێک شتی باش بۆ هەرێمی کوردستان بڕیار بدرێ؟ ئەو ئەندام پەرلەمانە کارانە چێبوون کە توانیان زانیاریەکان بە وردی بگەێنن بە دەنگدەران بە ئەمانەتەوە دەیانگەاندن، چێبوو زیاترین دەرکەوتنی هەبوو لە میدیاکان و ئازایانە بەرگری لە مافەکانی خەڵک دەکرد. ئەمانە هەندێک شتی ڕوونن بەڕاستی. هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەگەر کەمێک بیری لێ بکەنەوە ئەبێ بزانن کام لیست و چ جۆرە کاندیدێک شیاوی ئەوەیە کە نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستان بکات لێوێ دەرێ. چکەمە دەزان خەڵکی هەرێمی کوردستان لە دەوڵەتی عێراق کۆمەڵە مشکلێکیان هەیە. ئەو مشکلانە بە چێ چارەسەر دەبن؟ دیتمان ئەوانەی کە خاوەنی دەسەڵاتی زۆر بوون لە هەرێمی کوردستان و بەردەوام لە ناو حکوومەتی فیدرال و لە ناو ئەنجومەن نوێنەران سەنگ و قورسایی ژمارەیەکی زۆریان هەبوو، بەڵام نەک نەیانتوانی ئەو چێشە سەرچیانی هەرێمی کوردستان چارەسەرکەن، بەڵکو ئاڵۆستریشیان کردو ئەوەندەی خەریکی گەڕان بە دوای بەرپرسیارەتی و پۆست و پلە و مەنسەبی شەخسی و حیزبی بوون، ئەوەندە بەخەم قەزیە استراتیژی و سەرچیەکانی خەڵکی هەرێمی کوردستانەوە نەبوون. بەڵێ بەس بەڕێزت پۆستێکیش کردبوو لە فەیسبوک دەڵێ وەکو چۆن دەچێ بازار
تەماتە و خیاری باش هەڵدەبژێری دەبێ ئاواشکانی هەڵبژێری چۆنەوە بکرێتە پێوەر ببوورە دەنگەکە باش نییە لە لای من وڵاهی ئەگە دووبارەی کێوە نازانم بەرز لە پێوەری هەڵبژاردن باسیەوەت کردبوو پۆستەرێک لەسەر هەڵبژاردن باسیەوەت کردبوو کە چۆنە چێ بازار خیار و تەماتەی باش هەڵدەبژێری دەبێ ئاواشکانی دی باش هەڵبژێری یعنی بە شێوەیەکی گشتی هۆشیاری هەڵبژاردن دەبێ کاریگەری زۆر هەیە و کاری زۆر لەسەر بکرێت ئەمە کاری حیزبە سیاسیەکانە لە باتی چاوەشەکردنی دەنگدەران هۆشیاریان بکەنەوە یعنی ئێمە هەریەک لێ ئێمە کە دەچینە بازار بۆ دەتوانین شتی باش هەڵبژێرین لە نێو میوەجات و خیار و تەماتە و شتەکانی ترکە تۆ جەنابش ناوتێنان بۆ لەو شتانە دەتوانین پێوەرمان هەیە دەزانین چی باشە و چی باش نییە بۆ لە قەزیەکی زۆر استراتیژی و گەورە و کاریگەر لەسەر ژیانی خۆمان ئێمە چاواشە دەکرێن بە هەڵەدا بچین بۆ لە خۆمان بۆ شێنینەوە کە ئێمە بەهۆی داوەتێشنان خواردنەوە کەساتی خۆمان لە دەست دەدەینیان بەهۆی کارتێکی مۆبایل کە بۆ دەکرێت یا بۆی بڕەپارێکی کەم کە دەدرێتە دەستی گەنجێک و کەسێک پێر دەخەڵەتێنرێ بەس بۆی دەنگەکەی بدا ئەمە کەی هۆشیاری هەڵبژاردنە بەڕای من یعنی نەکرد من خەڵکەکی زۆریش و زۆر و سەر و بیریارەکانیش ڕایان وایە هەڵبژاردن لە نێو میلەتێکی ناهۆشیار کارەسات دەنێتەوە هەڵبژاردن بۆ ناو گەلێکە کە هۆشیار بێ بە مافەکانی خۆی هۆشیار بێت لە لێپرسینەوە لە بەرپرسەکانی کە هەڵیان دەبژێریتن ئێمە لە هەرێمی کوردستان گەلەکەمان هۆشیار بوو لە ڕابردوو بەڵام کارێکی زۆر کراوە لەسەر بەلا ڕێدابردننی چاواشەکردنی ڕاستی لەبەر چاوان کراوەتە هەڵای لەبەر چاوان کراوەتە ڕاست و خەڵکەکان والێ کردووە زیاتر بە دوای بەرژەوەندیەکانی شخصی خۆیان بکەون نەک بە دوای پرەنسیپ و بەها باڵاکان خۆی دەنگدار کاتێک دەنگەدات نابێت لەبەر ئەوە دەنگ بداداخوا ئەو حیزبیان ئەو کاندیدا بەرژەوەندێکی بچووکم بۆ دابین دەکا بۆ خۆم بنە ماڵەکەمیان دەبێت گەورەتر بیرکاتەوە دەبێت بڵێ ئایا ئەو حیزبایان ئەو کاندیدانە تا چەند دڵسۆزن تا چەند ئازانە تا چەند بەجوابن لەسەر کێشەکانی من تا چەند هەوڵەدەن ئەو کێشە ڕاستەقینانەی من چارەسەر بکەن جا من پێم سیر دەبێت کاتێ کۆمەڵە دەنگ دژمارەی زۆری دەنگدەری میلەتی ئێمە دەنگ دووبارە دەداتەوە بە هێز و لایەنانێک کە بەرپرسیارن لەو قەیرانانەی کە گەلی کورد پێدا تێپەڕێەوە لە ماوەی بەلایکەم ئەو 30 ساڵەی کە هەرێمی کوردستان نیمسە ئازادێکی بە خۆدیوە هەمان ئەو هێز و لایەنانەی کە بوونە سەبەبی خواردنی موچەی خەڵکو بە تاڵانبردنی سەرەت و سامانی یعنی کارەکێ زۆر کارە ساتاویە کە دەنگدار بێت سەر لە نوێ دەنگ بداتەوە ئەو هێز و لایەنە سیاسیانە واتە شەرعیەت پێدانیانە کاکە حەقی خۆتانە سمان لێ دەکەن وامان لێ بکەن چۆنتان هێناوە وای ببن ئایا ئەو میلەتە بە تەمانیە گۆڕانکارێک ئەنجام بدا هەر دەیوێتن بە هەمان شێوەی 30 ساڵی ڕابردوو بڕۆین یا دەمانوێت گۆڕانکارێک بکەین و بەرەو پێشی بین و شانس بدەینە هێز و لایەنەی تری سیاسی کە کۆمەڵێک دروشمی باشی بەرز کردوتەوە کۆمەڵێک ئەزمموی باشی پێشکەش کردووە ئەگە تاکتاچش بوو بێ باشە کاکزانە لە هەڵبژاردننی باسی پێوەری بڵین پەرلەمانتارت کرد باگراوندی سیاسیە بێ یەکێک بە کەڵکێکە لە لیژنەکان بێت بوێر بێ بەڵام سەرەتا بۆ دەنگدەر گرینگە سەرەتا حیزبەکە هەڵبژێرێ یاخود نوێنەرەکە ئەوە چۆن ینی بکرێتە پێوەر باسی پێوەرەچێت وە بیر هینامەوە کە زۆر گرنگە بۆ پەرلەمانتاری ئەویش بوێریە بوێری و ئازاتی و ڕاستگۆ بێ لەگە ئەو سوێندەی کە خواردوێتی لە بەردەم پەرلەمان کە نوێنەراتی هەموو خەڵک بکات و بەرگری لە مافەکانیان بکات هیچ ترسێک نەیسڵامێنێتەوە لە گوتنی ڕاستیەکان و نەقلکردنی ڕاستیەکان کە ئەمەش سپاس بەخوا خاسیەتی پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری بووە لە هەموو خولەکانی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانیش بەڵێ بینۆ پرسیارەکەی جەنابێت بەڵێ لە بینی حیزب و کاندید ینی سەرەتا دەنگ بە کامیان بدرێ ینی خەڵک ڕەنگە خەڵکێک بڵێەوە کاندید لە ناو پارتێکی دەسەڵاتدارە و دەمێ باز بکەم ئەوە بەڕاستی بەڵێ فەرموو
ینی با بڵێن کوالیتی نوێنەرانی هەرێمی کوردستان چ لە پەرلەمانی کوردستان چ لە پەرلەمانی عێراقیش هەز دەکەی خول لە دوای خول دادەبەزێ دێتە خوار دەبی لە هۆکارەکان بپرسینەوە لەبەرچی ئەوانێک کە دەنێردرێن بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق لەو ئاستەدانین کە نوێنەراتی خەڵکی کوردستان بکەن و زۆر بەشێکی زۆریان هەرناوەکانیشیان نازانین هەر ڕۆژێکیش نەمان دیتونە لەسەر شاشەکان و ئێستا لێم بپرسن چەند ئەندام پەرلەمانی عێراقیەکە من کەسێکی خوێندەوارم و چاودێرم و ئاگادارم ڕەنگە لەو 50 پەرلەمانتارێکە لە خولی ڕابردووی ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەندام بوون ناوی 80 کەسیان بزانم یان نەزانم ئەدی ئەوان کە لەکوێ بوون ئەدی کان ئەوان بۆ دیارنینە چێ بەرپرسە لەوەی کە ئەم ئەندام پەرلەمانانە دیاری دەکرێن کە شایستەی ئەو شوێنانە نین بێگومان حیزبەکان لەبەرەوەی حیزب ڕاستە لیستەکان لیستی داخراو نین لیستی نیمچەکراوەن بەڵام لە کۆتای بڕیاری کۆتایی بۆ حیزبەکانە کە چێ قبول دەکەن وەکو کاندید و چێ قبول ناکەن ڕەنگە خەڵکێکی زۆر خۆی پێشنیار دەکا بۆ حیزبەکەی خۆی دەموێ خۆم کاندید کەم بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق بەڵام لە فلتەری کۆتاییدا سەرکردایەتی ئەم حیزبانە ڕای دەگەێنێ کە چێ کاندیدی ئێمە و چێ کاندیدی ئێمە نییە بۆیە حیزبە سیاسیەکانی کوردستان بەرپرسیاری یەکەمن لەوەی کە هەوڵ نادەن کەسانێک بنێرن بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق کە بە کەلشی ئەنجومەی نوێنەرانی عێراق بێن ڕەنگە بۆ شتێکی تر زۆر باش بێ بەڵام بۆ ئەم ئەرکە لە شوێنی خۆی نییە ئەوەش لەبەر چییە لەبەرەوەی حیزبەکان لە هەرێمی کوردستان لە دوای دەنگ دەگەڕێن بیر لەوە ناکەنەوە ئەم کەسە تا چەند لێ هاتووە بیر لەوە دەکەنەوە ئەم کەسە چەند دەنجی پێ ئەکرێ چەند بنەماڵەی لەگەردایە چەند کۆمەلگای لەگەردایە چەند عەشیرەتی لەگەردایە بیر لەوە دەکرێتەوە بۆیە حیزبەکان ئەرکە لە سەریان لە دیاریکردنی کاندیدەکان چاوپێداخشانەوەی بکەن شتێکی زۆر سەیرە خەڵکێکی زۆر ئەکادمی و پسپۆر خۆی کاندید دەکا دەرناچێ بەڵام کەسێکی تر کاندید دەکرێت کە ڕەنگە نیوەی ئەم ئەکادیمیە خۆی ماندوو نەکردی و شارەزاوی خیبرەی نییە بەڵام بە دەنگێکی زۆریش دەردەسوێندرێ بۆیە بچێتە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەمانە ئەمی پێویستی بە مڕازعاتێکی زۆر هەیە بۆی بتوانین نوێنەرایەتێکی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بگەینە بەغدا باشە مەبەستم لە کاندیدی ئەوەش بۆ هەڵبژاردننی خەڵک ئێستا خەڵکێک هەیە ڕەنگە خەڵک خۆشی بوێ بەڵام چۆرە ناو پارتێکی دەسەڵاتدار خۆی هەڵبژاردووە ینی بۆ دەنگدەریش سەرەتا دەبێت تۆ حیزبەکە بکەی بە پێوەەر بۆەوەی کە دەنگی پێ بدەی پاشان کاندیدەکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بە بیر تێنامەوە دەستخۆش بکە حەچیم طبعاً هەر لە پرۆسەی دەنگدانەکەش دەبێت بزانن یەکەم زار دەنگدەر دەنگ ئەداتە حیزبەکە پاشان دەنگەداتە کاندیدەکە بۆیە دەبێت دەنگدەری ئێمە دەنگدەری کوردستان زۆر هۆشیار بێ تۆ ڕاستە ئەو کاندیدا ڕەنگە خزمی تۆ بێ ڕەنگە کەسێکی ئەکادیمی بێ ڕەنگە لە خودی خۆیدا کەسێکی باش بێت بەڵام تۆ بیر بکەوە لە کام لیست خۆی تەرشیح کردووە لە ڕێی کام لیستەوە ئەڕوا بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەو ئایا تۆ لەگەر ئەم لیستە یەکڕای ئایا ڕازی بە سیاسەتەکانی بە بیر و بۆ چوونەکانی بە هەڵوێستەکانی بە حکومڕانیەکەی بە ئیداریەکەی یەکەم جا تۆ بەڵێ بۆ لیستەکە دەکەی بۆ حیزبەکە دەکەی بۆ موقفە سیاسەکەی و فکریەکەی و عقایدەکەی دەکەی ئەو جا بەڵێ لە بۆ برادەرەکەت یا خزمەکەت یان ئەو کەسە باشە دەکەی کە پێت وایە ئینسانێکی باشە زۆر جاران کەسەکان باشن بەڵام لە ناو مەنزومەیەکی فاسددایە من چ لە بڕغیەکی باش بکەم لە نێو مەچینێکی خراپ بۆیە دەبێت دەنگدەری ئێمە زۆر هۆشیار بێت ئاگای لەوە بێتن یەکەم جار ئەم لیستولایانە هەڵبژێری کە ڕازیە لە سیاسەتەکانی لە حکومڕانیەکەی لە دەستپاچەکەی لە ڕابردووەکەی لە هەڵوێستەکانی لە فکرەکەی لە عەقیدەکەی لە بیر و بۆچوونەکەی ئەم لیستە هەڵبژێری پاشان لە نێم ئەم لیستە بگەڕێت بزانە چیهانیان لە چیهانیان باشترە دەنگ بە ئەو بدا ئەمە هۆشیاری ڕاستەقینەیە کە پێویستە دەنگدەری هەرێمی کوردستان بەرە ئەو ئیتیزاها ببردرێ بەڵێ تا چەندێک گرینگە خودی خەڵک و دەنگدەریش ئاگاداری بڵێن فێڵی کاندیدەکان بێ پارتە دەسەڵاتدارەکان بێ چونکە لە کاتی هەڵبژاردن بەڵێنی زۆر دەدەن و پێشتر جێبەجیان نەکردووە
لەڕێی تۆڵە کۆمەڵایەتەکانەوە پارێکی زۆری بڵێ هەر خەڵک کە دەیدەنەوە لە سپۆنسەری و خەڵکی پێچاوەشە دەکەن چۆن ئاگاداری فێڵی ئەو کاندیدانەش بێت ینی ئەمە هەر لە سەرەتاوە دەنگدەری هۆشیار بۆی دەردەکەوێت کە چێ سەرۆت و سامانێکی زۆر بەکاردێنێت بۆ بانگەشەی هەڵبژاردن سەرچاوی ئەو سەرەت و سامانەیە ئیچیە لەکوێوە هاتووە بۆ ئەوان دەتوانن پارێکی ئێزگار زۆر هەر ڕێژنە سەر شەقامەکان بۆ ماوەی مانگێک بە ملیۆنەها دۆلار دەتوان هەڵڕێژن لە داوەت و داوەتکاری لە کڕینی هەندێک خەڵکو و هەندێک بنەماڵ و هەندێشت بۆ ئەوانە پێیان دەکرێت بۆ خەڵکی تر ناتوانیتن کەمترین ڕادەی بانگەشەی هەڵبژاردن بکە ئەمە خۆی لە خۆیدا دەبێت پرسیارێک دروست بکات لە مێشتی دەنگدار کە ئایا ڕەوایە ئەو هەموو پارێ لەم ڕیکلامە سەرف دەکرێت دوایە ئەگەر حزبێک بیت تۆ لە دەسەڵات بیت و هەموو شتێک لە دەستدابیتن دەبێت کردەوەکانی خۆت ڕیکلامت بۆ بکەن پێویست بۆ نەکە هەموو بانگەشەی دەکەی و دەبێت دەنگدەری کوردستانی یادگە و زاکرەکەی کوردبین نەبێت تەنها ئەمڕۆ ببینێ بەڵکو دەبێت ڕابردوش بینی تۆ بیرە خۆی کاتێککە دەچێتە سەر سندوقی دەنگدان بیر لەوە بکاتەوە 10 سال پێش ئێستا 15 سال پێش ئێستا ئەوە هەموو لە بەرچاوت بێ ئەوزا بڕیار بدا لە بزانە دەنگ ئەدەی چێ و دەنگ نادەیتە چێ ئەمە کاریگەری زۆر زۆری دەبێت ئەگەر هاتوو دەنگدەری کورد بۆ بیر بکاتەوە بەڵام داخەکەم هەر میلەتی کورد بە شێوەیەکی گشتی بەوە ناسراوە کە یادگەی کورتە زاکرەی زەعیفە تەنها ئەم چەند ڕۆژەی لەبیرە ڕەنگە چەند ڕۆژێک پێش هەڵبژاردن وەکو ئێستاوا دەبینین موچەیەک دابەش دەکرێت لە خۆشی ئەو موچە بەهۆی ئەو موچە چل موچەی تری دزرا و لەبیر خەڵک بچێتەوە بەڵام دەنگدەری هۆشیار ئەوەی لەبیر ناچێتەوە چونکە ئەم موچەیە منەتێک نییە خۆ بەسەری دەکرێت بەڵکو مافێکی خۆیەتی کە تاخیر کراوە و کە زوڵمیشی لێکراوە وەری دەگرێت نای مەمنونی هیچ کەسێک بیتن حەق خۆیەتی وەری دەگریتن بەڵام بەهۆی ئەو موچەیە تۆ بچیت چل موچەت لەبیر بچێتەوە ئەمە ناهۆشیاریە من لەو بن بەرەشەوە یان ڕوو لە دەنگدەرانی هەرێمی کوردستان دەکەم کە ئەم شتە کاتیانەی لە خلالی ئەم مانگەی بانگەشە دەکرێت و دەگوترێت نەبیتە پێوەەر بۆ ڕاستی و ناڕاستی و باشی و ناباشی لیست و کاندیدەکان بەڵکو دەبێ هەڵسەنگانەکەمان لە ڕابردووە دەست پێ بکاتن ئەو زەبزانی داخوا بۆ داهاتوو بەکەرێک دێتیاننا بەڵێ تا چەندێک گرینگە لیژنەی فتووە لە کوردستانانی هەڵوێستیە بێ دکتۆر ئیدریس کاریتانیش بابەتێکی نووسی بۆنم لەسەر بەکارێنانی مڵک و ماڵی حکومەت لە بانگەشەی هەڵبژاردندا لەسەر بێبەڵێنی لەسەر دەنگکرین لەسەر فێڵ تا چەندێک گرینگە لیژنەی فتواش قسەی هەبێ چونکە خەڵکێکی زۆر هەیە بێبەڵێنی زۆر دەکات ئەو مڵک و ماڵی حکومەتە هەتا دەنگکرین و دەنگ فرۆشتن و بەڵێ بەداخەم دیاردانە کە خۆی لە خۆیاندا پێچەوانەی یاسی هەڵبژاردننی و ڕێنمایەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیشن بەڵام کەم تا زۆر دەبیندرێ و هەستی پێ دەکرێت کە مڵکی گشتی بەکاردەهێنرێ کە ماڵی گشتی بەکاردەهێنرێ کە هەندێک بارەگا و فەرمانگە و ناو فەرمانگەکان و فەرمانبەرەکان و ئەمانە بەکاردەهێنرێن بۆ بانگەشەی هەڵبژاردن و خراپ سوودیان لێوە دەگرێت ئەو بەمانای ئەوە دێک کە دەرفەت یەکسان نییە لە نێوان لیستەکان و لە نێوان کاندیدەکان بێگومان لیستێک کە بەخۆی لە دەسەڵاتدایە و هەموو میکانیزمەکانی دەسەڵاتی لە بەدەستدایە هەموو ئەدەواتەکانی دەسەڵاتی لە بەدەستدایە یەکسان نییە و هەلی یەکسانی نییە لەگەر حزبێکی ئۆپۆزیسیۆن کە پێی ڕەوا نابێنرێت چەند فلێکسێکی لەسەر شەقامەکان هەبیت کۆمەڵە خەڵکێکی تێدەگەرن فلێکسەکانیان لێ بکەنەوە بدڕێنن نەبوونی هەلی یەکسان لە هەڵبژاردنەکان بخۆی نیشانەی پرسیار دروست دەکات لەسەر پرۆسەکە بە شێوەیەکی گشتی ئەم دیاردانە دیاردەی ناحەزارین دیاردەی ناقانونین پێچەوانەی ڕێنمایەکانی کۆمسیۆنە و پێویستە لەو بوارەشەوە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕۆڵی کاریگەرتر ببینێت لە چاودێریکردنی ئەم دیاردانە و سزادانی ئەو لیست و کاندیدانەی کە ئەم ڕێو شوێنانە دەگرنە بەر بەڵێ سەبارەت بە دەنگ فرۆشتن ینی پەیامت چێ ڕەنگە خەڵکێک دەنگ بفرۆشێ یان کاندیدێک دەنگ بکڕێ بەس بە تایبەت ئەوەی کە دەنگ دەفرۆشێ وەکو هاوڵاتی
بەڵێ ئەم بانگەشەیەمان بیستووە لە زۆربەی شارەکانی عێراق باسی لێوە دەکرێت کەم تا زۆر ڕەنگە بوونی هەبێت ئەویش چەند شێوەیەکیە شێوەیەک درێن کارتی دەنگدانەکە دەکردرێتەوە بەڵام ئەمە ڕاست نییە چونکە ئەم کارتی دەنگدانە تەنها خاونەکەی خۆی دەتوانێت دەنجی پێ بدات ڕەنگە تەنها مەبەست ئەوە بێ وەهمێک دروستکەن لە لای مێشی کەسەکە کە بڵێنەوە کارتەکەمان لێ کڕیەوە دەبێ ئەبێ دەنگ بە ئێمە بدەیت زۆرشی تری کڕینی دەنگیش ئەوەیە کە هەڵڕشتنی سەرۆت و سامانی گشتیە بۆ چەند بنەماڵەیەک و چەند سەرۆک هۆزێک و سەرێک عەشیرەتێک بۆی خۆیان و دەوروبەرەکانیان زامن بکەن واتە کۆمەڵێک بەڵێن و مەکسەبی شەخسی و بچووک و عایلی بدرێتە چەند کەسێک لە بەرامبەر ئەوەی کە دەنگەکانی خۆیان بدەنە ئەم لیستە بەڕاستی هەر کەسێکیش بەم جۆرە دەنگ بەدەستبێنێ ئەم دەنگەشی ڕاستەقینە نییە ها ڕەنگە لە ئەمڕۆدا کە لە دەسەڵاتن دەنگە بۆیان بەڵام بڕۆ دەنگەکانیان لەو شوێنانەی کە دەسەڵاتیان لە بەندەست نیە تەماشا بکە لەوێ حەقیقەتی دەنگکان دەردەکەوێتن و هەروە ئەو هاوڵاتە بەڕێزانەی کە بەداخەوە خۆیان دەینە ئەو ئاستەی دەنگەکانی خۆیان بفرۆشن بیثەمەنین بەخس ئەگەر پارەکە زۆریش بێ هەرکەمە بۆ شخصیت فرۆشتن و ڕێی فرۆشتن و شتێک بڵێ پێچەوانەی قەنەعاتی خۆت ئەمە شەر کارەساتێکی گەورەیە پێویستە هاوڵاتیانی کوردستان هۆشیارتر لەم دیاردێ بڕوانن و ڕێگا بە هیچ کەسێک نەدەن معاملەی کەسایەتیان بکات و کڕین و فرۆشتنیان پێ بکات دەبێت برێت مرۆڤ کەرامەتێکی زۆر بەرزی هەیە قابلی کڕین و فرۆشتن نییە ڕێی من بۆ کڕین و فرۆشتن نیە نایدەم بە هیچ کەس عەقڵی خۆم بە هیچ کەس نافرۆشم یان سەردەمەکە شوایە خەڵک چاوکراوەیە زۆر شت دەبینێ زۆر شت دەخوێنیتەوە هەموو شتەکان بە خەڵک دەگا خەڵک زۆربەی ڕاستیەکان دەزانن بەڵام کاتێککە بە پێچەوانەی ڕاستیەکان هەڵوێز دەنوێنێ ئەمە خۆی تەحمولی مەسئولیت دەکات لە دنیا و لە قیامەت لە دنیا دەناڵێنێ بەدەستی دەستەڵاتێک کە بەدەستی خۆی دەنجی پێداون و دەیچەوسێنێتەوە پیرۆزی بێ و مستحقی بێ فەبیما کەسەبەت ئەیدیهم ئەنجامی ئەوە بۆ کە دەنجی خۆت فرۆشتووە و هەڵوێستی خۆت فرۆشتووە فەرموو لە دنیا تامەکەی دەبینیەوە لای خوای گەورەش الله ئەعلەم هەر لەسەری قەرزارە بێتەوە باش بەڵێ سەبارەت بە وەکو بە هیوایەک دروست بووە ڕەنگە هاوڵاتی بڵێ هەڵبژاردن چی دەگۆڕێ دەڵێ هەڵبژاردنەوە دەتوانرێت چی بکرێ ئایا وەکو ئێمە وەکو ئەرکێک ببینین وەکو مافێک ببینین هیچ بەدیلێکێ لەم بارودۆخە جگە لە هەڵبژاردن بۆی کە گۆڕانکاری دروست بکرێت لە نوێیە تێرێم لە بەغدا خۆی قسەیەکێ لە ناو خەڵک دەڵێن بە هەڵبژاردن هیچ گۆڕانکارێک ڕوونادا لەبەرەوەی لەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی ئەو گۆڕانکارانێک کە ڕوویان داون بە هەڵبژاردن ڕویان نەداون و زۆربیان بارودۆخش نێودەوڵەتی شەپۆلێک تەوژمێش نێودەوڵەتی هاتووە و ڕژێمێکی سیاسی سەرا و ژێر کردووە و ڕژێمێکەکە هیناوەتە جێ گۆڕانکاریەکان بەو شێوە هاتوون و منیش هە لەگە ئەو ڕێدا مەکەن لە ناوچەکە بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕات بەگشتی بە عێراق و بە سووریا و بە ئێرانیشەوە بە وڵاتەکانی دەوروبەریش وەکو وڵاتانی کەنداویش بە هەڵبژاردن گۆڕانکاری ڕیشەی ڕوونادا ئەوەش لەبەر چییە هەر لەبەر ئەوەیە کە هەڵبژاردن بە هۆشیاری ئەنجام نادرێت هەتا ئێستا پارە و چەک و دەستەڵات کاریگەری زۆر زۆریان هەیە لە بەلا ڕێدابردنی هەڵبژاردن ڕاستەقینە ناکرێت لە وڵاتانە بەڵام ئەتوانین بڵێن هیچ بەدیلێکی تریشمان نییە لە وڵاتانی دیموکراسی لە وڵاتانی هۆشیار بەڵێ هەڵبژاردن ڕێگایەکە بۆ گۆڕانکاری ئەمە دەبینین لە ڕۆژئاوا لە تەنانەت لە ئاسیاش لە هەندێک وڵاتانی پێشکەوتوو بەهۆی هەڵبژاردنەوە چەندین گۆڕانکاری گەورە ئەنجام دراوە سیستەمی حکومڕانی گۆڕاوە حکوومەتێک دەڕوا سیاسەتەکان دەگۆڕێن تا ئەندازێشی باش بەڵام لە وڵاتانی ئێمە بە هەرێمی کوردستانەوە بە عێراقیشەوە گۆڕانکاریەکان زۆر بچووکن زۆر ڕێژەین بەڵام ناشکرێتەوە غائبی لە مەشهەدە سیاسیە دەبێ هەر بەشداری بکەی هەڵبژاردیش بە تاکەوە سیلێک نەزانی بۆ گۆڕانکاری بەڵام لە تەنیشت هەڵبژاردیشەوە یان شاربەشانی هەڵبژاردن پەروەردە و پێگەیاندن هۆشیارکردنەوە کۆمەلگەی مەدەنی
هەموو ڕێگاکانی تر دەبێت بگیرێتە بەر بۆی گۆڕانکاری لە بنیاتی ئەم کۆمەلگای دروست بکرێتەوە. ئەگەر هاتوو توانیمان لە نێو کۆمەلگا گۆڕانکارێکی ڕاستەقینە دروست بکەین ئەمە ڕەنگە داتەوە لەسەر سیاسەتیش و لەسەر دەسەڵاتیش. باشە بینە سەر بایکۆت کاکزانە وەکو بایکۆت بۆچی لە کوردستان بڵین بایکۆت دەچێتە خزمەتی پارتی ویکێتی وەگەر خەڵک بایکۆتی هەڵبژاردن بکەوە نەچێ بۆ دەنگدا؟ پرسیارەکە زۆر جوانە. ئەگەر خەڵک بایکۆتی هەڵبژاردن بکات سوودەکەی دەچێتە گیرفانی حیزبە گەورەکانی دەسەڵات. لەبەرچی لەبەر شتێکی زۆر بچووک و ئاسان. چێ بایکۆت دەکا؟ ئایا دەنگدەری حیزبەکانی دەسەڵات بایکۆت دەکەن؟ نا، لە ڕاستیدا ئەوانی کە بایکۆت دەکەن نایارە سیاسیەکانی ئەوانن، دەنگدەری هێز و لایەنەکانی ترن یان بێلایەنەکەیە کە بایکۆت دەکا. بۆیە لە کۆتاییدا مەسلەی بایکۆت ئەچێتەوە ژیرفانی ئەو حیزب و لایەنانەی دەسەڵات کە زۆرینەی کورسەکانیان بەدەستەوە بووە چەند ساڵی ڕابردوو. لەبەرەوەی شتێکە لە هەڵبژاردن ئەگەر سەتایەکی میلەتیش بەشداری بکات هەڵبژاردنەکە لە ڕووی قانونیەوە هەردەڕوا ببوورە. سەتایەکی خەڵکیش سەتایەکی دەنگدەریش بەشداری هەڵبژاردن بکات هیچ شتێک نییە لە دەستور و لە قانون بڵێت ئەگەر ڕێژەی بەشداربوونی دەنگدەران هاتە سەر سەتا ئەوەندە هەڵبژاردنەکە حیسابی بۆ ناکرێت. نەخێر، ئەم سەتایەکەی کە بەشداری هەڵبژاردن دەکات نوێنەرایەتی هەموو گەل دەکات. کەواتە بایکۆت هەڵوێستێکی سلبیە. بایکۆت دەچێتە خزمەت و قازانجی ئەو هێز و دەسەڵاتانەی کە چەند ساڵە وڵات بەڕێوە دەبەن و دەسەڵاتیانە دەستەوەیە. بایکۆت بێمەوقیفیە، زۆرێکە لە بێمەوقیفی کە مرۆڤی هۆشیار نابێت بێمەوقیف بێ، دەبێت هەڵوێستت هەبێ، دەبێت دەنگت هەبێ، دەبێت ڕێیت هەبێ، دەبێت ئەتو ڕێگانە دەی لە ئەنجامی بایکۆت کەسێک یان هێز و لایەنێک سیاسی دەرفەتیان بۆ بڕەخسێ دەنگەکانی تۆ بەکاربێنن بە شێوازێک پێچەوانی ئێرادەکەی خۆت بێ. بۆیە من لێرەوە هانی هەموو دەنگدەرانی هەرێمی کوردستان دەدەم کە دوورکەونەوە لە بایکۆت شتێکی هەڵەیە، باش بیری لێ بکەنەوە، با بچن دەنجی خۆیان بەکاربێنن بە پێی قەناعەتی خۆیان، بەڵام بە هیچ شێوێک بیر لە بایکۆت نەکەنەوە، چونکە جگە لە زیان هیچ قازانجێکی نییە. وەچی گۆتم لەبەرەوەی ئەگەر سەتایەکی خەڵکیش بەشداری دەنگدان بکاتن لە ڕووی قانونیەوە دەنگدانەکە هەر ڕۆیشتووە. باشە کاکزانە پێدوای پارتی ویکێتی پێیان خۆشە خەڵک بایکۆت بکە، چکۆکو بەڕێز داماژە پێدا ئێستا سلێمانی و بازنەی سلێمانی 18 کورسی هەر 18 کورسێک هەر دەڕوا، هەولێر 16 بە کۆتاوە هەر دەڕوا، دۆک 12 هەر 12کە دەڕۆن 12 نوێنەر، ینی بە کۆی گشتی 46 نوێنەر لە پارێزگەکانی هەرێم. پێیان خۆشە خەڵک بایکۆت بکە ئەوان هەر کورسەکان بۆ خۆیان ببن؟ کورسیەکان هەر پارێزگایەک ژمارەی کورسی بۆ دیاری کراوە بۆ بە پارێزگای هەولێر کە 15 کورسی هەیە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق. ئەو 15 کورسیە ئەگەر نیوەی دەنگدەرانی هەولێر بایکۆت بکات یان 90%شی بایکۆت بکاتن، ئەم 100% کە بەشداری هەڵبژاردن دەکات چارەنووسی ئەو 15 کورسیە دیاری دەکات. بەڵام بەنسبەتی ئەو هێز و لایەن و سیاسیانێک کە دەرەچن لە هەڵبژاردنەکە کورسی بەدەستدێنن، بەڵام پاش کورسی بەدەستهێنانەکە بایکۆت دەکەن، یان هێز و لایەنە سیاسیەکە بایکۆتی پەرلەمان دەکە وەکو کۆمەڵی دادگەری کردیتی لە پەرلەمانی کوردستان. ئەگەر هێز و لایەنێکی سیاسیش بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق بکات و بە ڕسمی ڕای بگەینێ کە بەشداری ناکات لە پەرلەمان هەرچەندە کورسیشی بەدەستهێناوە، ئەو کات ئەو کورسیانە تا ماوەیەک بە بەتاڵ دەمینەوە، پاشان بە پێی یاسا و پەیڕە و پرۆگرامی ئەنجومەی نوێنەرانی عێراق مامەڵە لەگەر کورسی بەتاڵەکان دەکرێت و ڕەنگە پڕ بکرێنەوە بە پێی قانونی هەڵبژاردن و ڕێنمایەکانی کۆمسیۆن. بەڵێ سەبارەت بە کۆمەڵ کە بەڕێژ پێشتر پەرلەمانتار بووی لە کوردستان بڵێن لە عێراقیش، کۆمەڵ دەتوانێت چی بکات لە پەرلەمان؟ ئەوەی کە پێویستە بە ماف و شایستەداراییەکانی خەڵک، ئەوەی پێویستە بە بیر و باوەڕ و بەهاباڵەکانی خەڵکی کوردستان و داکۆکیکردن لە ناسنامەی موسڵمانەتی خەڵکی کوردستان. بێگومان یەک لە ئەرکەکانی نوێنەرایەتی ئەوەیە تۆ
نوێنەراتی میلەتێکی مسلمان دەکەی کە خاوەن بەهای بەرزە، خاوەنی ئەخلاقیاتی خۆیەتی، خاوەنی کللتورێکی خۆیتی. کاتێ تۆ لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق بە باگراوندێکی دینی، بە باگراوندێکی ئەخلاقی ئەسی بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق، ئەوە پارێزگاری دەکەی لە هەویەی ئەم میلەتە. بەڵام کاتێک کۆمەڵێک کاندید دەرئەچن کە کاریگەری ڕۆژئاواییان لەسرە، کاریگەری نامسڵمانەتیان لەسرە با بڵێن، ئەمانە زۆر دەربەست نینە، زۆر خەم لەوە ناخۆن بزانن بەهاکانی کۆمەلگا بەکوێ دەگان، ئەخلاقیاتی کۆمەلگا بەکوێ دەگا، خێزان چی بەسەر دێت، ئەم فەوزایی کە لە ناو کۆمەلگا بەهۆی سۆشیال میدیا و بەهۆی تەکنەلۆجیاوە پەیدا بووە دەگاتە کوێ و سەر لە چی دەرەکات، زۆر خەم لەوە ناخۆن. بۆیە بێگومان بوونی ئەو ئەندام و ئەو کاندیدانێکەوە لەسەر کللتوری کوردایەتی ڕەسەنن، پابەندن بە ئاینەکەیان و بە ئەخلاقەکەیان و بە قیەمەکانی ئەو کۆمەلگە کوردەواریە، ئەوانە دەتوانن باشتر پارێزگاری لە شوناسی ئەم میلەتە بکەن لە هەر شوێنێک بن، وە ڕێگانەدەن کۆمەڵێک یاسا و ڕێنمایی و بەرنامەی سیاسی پیادە بکرێت کە تێک بگیرێت لەگەر بەهاباڵەکانی ئەو کۆمەلگایە، لەگەر ئیمان و عەقیدەی خەڵکەکەی، لەگەر ئەخلاق و پەروەردەکەی، لەگەر عرف و عادەتە جوانەکانی کە لە ڕابردوو هەیبووە. بەڵێ سەبارەت بەو بارودۆخە پێ وایە ئەگەر خەڵکێکی زۆر ناڕازی بەشدارینەکە ئەو بارودۆخە چ لەسەر ئاستی کوردستان کە ئێمە ئێستا پەرلەمانمان نیە، حکوومەتمان بەسەر چووە، زۆربەی دام و دەستگاکانی دیکە لە سەربەخوان ماوان بەسەر چووە، لە بەغدا نوێنەراتێکی شکسواری پارتویەکێتیمانەیە. ئەم بارودۆخە هەر بەردەوام دەبێت ئەگەر ینی هەستکردن بە بەرپرسیارەتی نەبێت، هەوڵدان نەبێ بۆ گۆڕانکاری؟ بەخۆی هێزی نوێنەرایەتیکردن لە بەغدا ڕنگدانەوەی بەهێزی بارودۆخی هەرێمی کوردستانە. هەتا هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان یەکڕیز و تەبا بن، باشتر بن، هێز و خیتابیان بەقووەتر دەبێت لە بەغدا. بەڵام کاتێکە لە هەرێمی کوردستان خەریکی ململانێ و یەکتر شکاندنن، چاوەڕوانی ئەوە ناکرێت کە لە بەغدا بە یەکڕیزی ڕوبەڕووی نێارەکان ببنەوە و بەیەکەوە بەرگری لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەن. بۆیە ئەگەر دەمانەوێت نوێنەرایەتێکی بەهێزی هەرێمی کوردستان لە بەغدا هەبێت، پێویستە هێز و لایەنە سیاسیەکان لە کوردستان دادپەروەری پیادە بکەن، بە تایبەتی ئەوان لێ دەسەڵاتن و بە پیر بانگەوازی هێز و لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستانەوە بێن، کێشەکان چارەسەرکەن و لێرە بارودۆخەکان لێرە سابکرێ. لێرە ئەگەر لێرە لە هەرێمی کوردستان بارودۆخەکە چاکرا و حیزب و لایەنە سیاسیەکان توانیان بێکەوە کار بکەن و کێشەکانی بینی خۆیان چارەسەر کرد، ئەوە بێگومان نوێنەرایەتێکی بەهێزترمان دەبێت لە بەغدا و خیتابمان بەهێزتر دەبێت بەرامبەر هێز و لایەنە سیاسیەکانی تر. لە ڕابردوودا ئێمە لە خولی سێمی ئەنجومەی نوێنەرانی عێراق بووین، لەوێ هێزەکانی دەسەڵات داوای لە ئێمە دەکرد یەکڕیز بین، بەڵام لە هەرێمی کوردستان کێشیان بۆ دروست دەکردین. ئەم دووفاقیە نابێ، یان دەبێ بە تایبەتی بناغەکە لێرێ لە هەرێمی کوردستانە، لە هەرێمی کوردستان با تەبا بین، بە دادپەروەر بین، بە حکمی یاسا بەڕێک پێشی جێبەجێ بکرێت و لێرە ملی یەکتر نەشچێنن، لێرە پاوانخوازی نەمێنێ، بێگومان ڕنگ دەداتەوە لەسەر نوێنەرایەتیەکانمان لە بەغدا، لەوێ باشتر دەتوانین تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان بکەین، نەک ململانی یەکتر بکەین و هەندێکمان ئیشی هەندێکان سفرکەینەوە. باشە، وەکو دوا پرسیارشم سوپاس دەکەم. بەڕێستان ئەزمموی کاری پەرلەمانیتان هەیە، شایدی بۆ کاندەکانی کۆمەڵ دەدەن کە دەتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینە بکەن لە بازنەی سلێمانی هەمانە، لە هەولێر هەمانە، لە دۆک هەمانە. بێگومان کاندەکانی کۆمەڵی دادگەری بە بەراورد لەگەر کاندەکانی تر و لیستی کۆمەڵی دادگەری و هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری لە ڕابردوو لە خوڵەکانی تری ئەنجومەی نوێنەرانی عێراق ڕەنگە بە ژمارە کەم بوو بن، بەڵام لە ڕووی زۆریەتەوە کاریگەری زۆریان هەبووە و چالاک بوونەوە، ناوێکی بیسترا و ناسرااو بوون لە نێو زەماوەری خەڵکی کوردستان. ئێستاش دەگەردا بێ ئێمە لە خولی سێوی ئەنجومەی نوێنەرانی عێراق بووم،
بەس ئێستا دەسمە دائیرە و فەرمانگەکان دەسمە بازار و شەقامەکان دەیان کەس بەڕوومە دێت و چاکسۆری دەکات و دەمان ناسی ئەمە ناشی ناسین بۆ لەبەرەوەی چاودێری هەڵوێستەکانی ئێمەی کردووە و کامل لە هەمویان با بڵێن بخۆم بە مقەسیرتر دەزانم برانی دیکەمان کە لە ئەنجومەن نوێنەران بوونە ماوەسە ئەحمەدی حاجی ڕەشید کاکسۆران ماشڵیان لێبێ ماوەسە سەلیم ئەوانەمان کە لە پەرلەمانی کوردستان بوونە هەمویان سیفەتی دلێری و ئازایی و دڵسۆزی و دەستپاچی و بەخەمەوبوونی خەڵکیان هەبووە بۆیە ئەوانە شایستەی ئەوەنە کە لە ئەنجومەن نوێنەرانی عێراق بێن و ئەوانە کەرێنی باش دەگرێن و خەڵک لیان شەرمەزار نابی لیان پەشیمان نابیتەوە و دەیان بینیتەوە و سوودیان هەیە بۆ خەڵک بەڵام هەندێک خەڵکی تر هەیە ڕەنگە دەنگدەرەکانمان دەیانێرن لە ئەنجومەن نوێنەرانی عێراق ئەوە هیچ بە کەلکی ئەنجومەن نوێنەران نایەن بە کەلکی خەڵکیش نایەن تەنها بە کەلکی خۆیان دێن و ڕەنگە لە خولێکی 4 ساڵی 4 کەلیمە قسە نەکات تەنها ئیسفادێکی مادی لە خۆی کردەوە پێگەشتی بۆ خۆی پیا کردەوە و ئەگەر هیچ ئیسفادێ لە بۆ میلەت و لەوە دۆزەکەمان نییە بۆیە من داواکاریم هەیە لە دەنگدەرانی هەرێمی کوردستان کە پشتیوانی لە لیستی 285 بکەن و دەنگ بدەن بە کاندیدەکانی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان کە هەتا زیاتریش دەنجام پێ بدرێ و پشتیوانە چی زەماوەری بەهێزترە بێتن ئەوانە باشتر دەتوانن بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن. زۆر سوپاس دەکەین پارێزەر زانە سعید ڕۆستایی ئەندامی پێشووی ئەنجومەن نوێنەرانی عێراق و پارێزەری ڕاوێژکار زۆر سوپاسی ئامادەبوون دەکەین مادومان کردی سوپاس بۆ بینەرانی بەڕێز